خۆشەویستانی کورسا دیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەرێمی کوردستان لە دۆخێکی تاڕادێ گرژوئاڵۆزیدا لە کۆمەڵێک ڕۆ هاوڵاتیان نیگەران و دڕدۆنگن دەربارەی داهاتوی هەرێمی کوردستان. وێڕایەوەی کە ساڵێک زیاتر بەسەر پێکێنا بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی یان پەرلەمانی کوردستاندا تێپەڕی کردووە، بەڵام تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە. یەکێتی و پارتی لە دۆخێکی ئاڵۆزدا هەوڵەدەن دۆخەکە ئارام بکەنەوە. ئەمە هەموو لایەکی بەدەنگ هێناوە. پیاوێک مامۆستای زانکۆیە، نووسەرە، ئەمە پێشتر، بەڵام ئێستاش هەروایە بێگومان، بەڵام پارێزگاری سلێمانیش هاوارێکی بەرز کردەوە. وتی مەترسی گەورە هەیە، ئەگەر ئێمە بەو شێوەیە بەردەوام بین ئەوەی هەشمانە لە دەستی دەدەین. ئێستا میوانی پانۆرامایە بڕێز دکتۆر هەواڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی. دکتۆر زۆر بەخێر زۆر خۆشحاڵم کە لێرەی واسەکەم. دکتۆر ئەو نووسینە لە چ منتەڵەقێکەوە بچی وای کرد کە بەڕێزت وێڕای ئەرکەکەی خۆت وێڕای ئەرکەی داریەکەت ئەم بابەتە نیشتیمانی بڕۆژێنیت؟ ئێمە لە ڕابردووە چەندین جار ئاگانامەی لەو شوێنێ لەو شێوەمان بڵاو کردوتەوە، بەس ئەم جارەیان ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو کە لە ناوچە جیاجەکانی کوردستان ڕوویاننا دەرخەری ئەو ڕاستیان کە ئیرادەیەک تەنانەت لە دەرەوەی هێزە دەسەڵاتدارەکانی یەکێتی و پارتیشان بۆ تێکدانی درونانەوەی ئاشوبێک کە دوایی کەسمان نازانین بەچی لێی دەرەچین، چونکە ئەوەی کە ئەیبینین لەسەر ئەرز ڕوئەیە ناسروشتیە، چ ڕووداوانی لە کۆرمە ڕوویاننا، چ ئەوانی لە لاجان ڕوویاننا، چ ئەوانی کە لە هەرموتە ڕوویاننا، ڕووداوی نائاسایین. چونکە ئەگەر خەڵک لە کۆیا لە هەرموتە خوا نەکردە مەسیحێتی قوبوڵ نەبێ لە سەردەمی حەزرەتی عیسای مەسیحەوە ڕەزای خوای لێبێ تا ئیستا ئەو شوێنە وەکو خۆی ماوەتەوە. هێزێکی ناوخۆیی یا ئیرادەیەکی ناوخۆیی یان باوەڕێکی ناوخۆیی بەڕوو بڕۆبوونەوەی ئەمە نییە. یەکتر تەواوکردنی نێوان ئاینەکان هەیە لە کوردستانە، بە یەکەوە ژیانی ئاینەکان هەیە و شەڕی ئاینی لە کوردستان نەبووە. ئەمڕۆ کە تۆ کێلی قەبرێک ئەبینی ئەخرێت و یەکێک دوانسیان نابێ وەکو ڕووداوێکی ئاسایی سەیریکی، ئەبێ وەکو ڕیزە دوکانەکەی عەلی حەسۆر میرخان لە قەڵاتزێ سەیریکەی، ئەبێ وەکو قازەکەی هەڵەبجە و شارە زۆر سەیریکەی کە ئەمانە شەڕی ناوخۆیان لێ هاتەکایەوە. بار و دۆخەکەەوە ئاڵۆز بووە، بێمتمانەیی لە نێوان ئەم دوو لایەنە بە تایبەتی و لە نێوان لایەنەکان هەمووی وە خەڵک و هەموو لایەنەکان دروست بووە. ئەم ڕووداوانە منە لێرە پاکانە بۆ کەس ناکەم، بەڵێ بەس ئاگاداری ئێم نەیەکێتین نەپارتین، بەڵام ئەم دوانەوەنە لە بەدگومانن لە یەکتری لە جیاتی بە هەردووکیان بە دوای تاوانبارەکە و دەستەکەیە بگەڕێن یەکتری تۆمەتبارەکەن. ئەمەش ئەوەیە کە ئەو دەستە دەرەکیانەیە ئەو داستە ناوچەیانە ئەیانەوێت ئاسانتر بێ بۆیان ئاسانتر بێ بۆیان. ئەمان ئەبێ بە هەردووکیان لە هەموو بارودۆخەکە پەیوەندی ئەمنیەکان لە نێوان عێراق و هەرێما هەبوون، لە بینی ئوردون و هەرێما هەبوون، لە بینی ئێران و هەرێما هەبوون، لە بینی سووریا و ئێرانە هەبوون، لە بینی تورکیا و ئێرانە هەبوون، لە بینی دەوڵەتە هەن تۆ بینیت لە شەڕی داعشە هاوپەیمانەتێکی نێو دەوڵەتی بە یەکەوە کاریە کرد. ئێران و ئەمریکا لە شەڕی داعشە بە یەکەوە خەباتیان بۆ دەرکردنی داعشە گرت. هێزی سوپای عێراق و حەشدی شەعبی و پێشمەرگە و هەموو لایەنەکانی تر عەشائیر بە یەکەوە ڕوبەڕووی ئەم مەترسیا بوونەوە، چکە مەترسی ئەمنی مەترسێکی گەورەیە بۆ سەر هەموو شتەکان، بۆ سەر کیانەکە، بۆ سەر خەڵکەکە، بۆ سەر خاکەکە، بۆ سەر هەموو شتانی کە ئەو خەڵکانە لە کاتی سروشتیا شەڕیانە لەسەری، بەڵام هەمووانە لە دەست دەرەچێ لە بینەچێ ئەگەر بە یەکەوە ڕوبەڕووی مەترسیە گەورەکە نەبنەوە. ئەوەی ئیستا هەیە، ئەوەی کە من باسم کردو ئەو دۆخە پڕ مەترسیەیە کە ئەم لایەنانە چاویان یەکتری نابینێت، تەنانەت باشەکانی یەکتریش نابینێ، تەنیا خراپەکانی یەکتریە بینن و یەکتری تۆمەتبارەکەن بە شتێک نقطەی کارەساتەکە لەوەیە بەڕێز دکتۆر. بەڵێ ئەمە زۆر مەترسیدارە، چونکە ئەمان بەوە نەوەستاون یەکتری تۆمەتبارەکەن. زەمینەیەک و تەرسانەیەکی میدیاییان بۆ ساز کردووە کە ئەیانەیە کۆمەڵگاکەش بێنە سەرە و بڕوایی کە هەر لایەک بەلایەکیان بڕوا بکە، کە تەبعاً هەر لایەک بەلایەک بڕواکە دیسانەوە بەرەی دووبەرەکی زیادە بێ، لە دوو سەرکردە لە دوو حیزب لە دوو مەکتەبی سیاسیە چێتە دەرەوە. تۆ جارێکی تر کۆمەڵگاکایەکی ئەیتەوە بە گژ یەکتریە لەبەرەوەی لە بنەڕەتەوە تۆ ڕاستیەکە و پێ نەوتون وەکو شەشونۆکە وایە بە ئینگلیزی، ئەمەڵێ شەشە ئەوڵێ نۆیە. عاقلێک نایە بڵێ کاکە تۆ شوێنەکەتان بگۆڕن قەنەعەتەکانیشتانە گۆڕێ ڕێکەون لەسەرەوەی کێ خەتێ بخەنە ژێرێکێکیان ئەمە شەشەوە ئەمە نوێیە، هەردووکتان ڕاستەکەن، بەڵام شوێنی وەستانەکەتان لە لای ئێوەوە سەیریەکەن ئەبێ ئەوەی لای تۆ شەشە
بە شەش بیبینی بەڵام ناکرێ ئەوەی لای ئەو بە شەش ببینی ئەوەی لای ئەو نوۆیە ئەتوانی جێگەکە و بگۆڕی ئەم زەمینە لۆژیکیە بەداخەوە ئێستا لە خەریکە لە بین نەچێ بۆی ئەبێ هەوڵی هەموو ئێمە ئەوە بێ ئەم زەمینەیە لە بین نەچێ چونکە ئەگەر ئەم زەمینەیە لە بین بچێ ئێمە لە دۆخێکان ئەم ناوچەیە جارێکی تر دائەڕێژرێتەوە هەموو دنیاچاوی لە خۆرەڵاتی ناوەڕاستە و لە ئێمەیە و لە کووردە ئەوەی کە ڕێکخراوترە ئەوەی کە باشتر ئیژەکە ئەوەی کە زەمینەیەکی و ئەزمونێکی زیاتری لەوانی تر هەیە کووردە ئێستای بینی کە هەنگاوی باشی لە باکوور ناوە لەگەڵ دەوڵەتی تورکیایە هەنگاوی باشی ناوە لە خۆراوای کوردستان لەگەڵ سووریایە هەنگاوەکان لە کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژهەڵات بە ئاراستەیەکی باشە ڕۆن تا ئێستا و سەیری لێدوانی سەرکردەکان کە زۆر جیاوازن لە چەند ساڵێک لەمەوە پێشکە تێگەشتنیان هەیە دەرفەتەکە بۆ کورد لەبارە بە جیاوازی سەدەی ڕابردوو سەرەتای سەدەی ڕابردووە سەدەی ڕابردوو کەس ئامادە نەبوو هاوکاری کوردکە کورد ئامادە بوو بەس کەس ئامادە نەبوو ئیستا هەموو دنیا ئامادەیە وڵاتانی ناوچەکە ئامادەن عێراق ئامادەیە نەکبەتەکەی ئێمە ئەوەیە کورد ماڵی خۆی لە کوردستانی عێراقیا لە هەرێمی کوردستان ئامادەنی بەڕێز دکتۆر ئەوانە وەکو تەوتوراتێک یان وەکو گرژشی کاتی نێوانیشێتی و پارتی ئەبینی یان هەر بەڕاستی مەترسیەکە لەوە گەورەترە و ئەوانیش بە ئاگا و نائاگا کەوتونەتە ناو ئەو مەترسیانەوە کەوتونەتە ناوی ئەوەی من لە چەند ڕۆژی ڕابردووە لە ڕووداوەکانی بینم و لە میدیای ئەیبینم و لە لێدوانی سەرکردە سیاسیەکانە ئەیبینم گیانی بەرپرسیارەتی نابینم بیرکردنەوەی استراتیژیانە نابینم هەستی دووربینی نابینم لێکدانەوەی واقعانی شتەکان نابینم داوەری نابینم دادبەرین بۆ کێ دادبەرین بۆ کێ ئەکسام دوولایەنەوە بەیەکەکان داد بۆ کێ بەرین لەبەر ئەوە میلەتەکە فرسەتی یاوە تۆ لە هەڵبژاردننی پێشوو کە هێشتا حکومەت و پەرلەمانە دروست نەکردووە لەسەری ژمارەیەکی کەمتر لەوەی ئێستا بەشداری کردووە خەڵک لەگەڵ ئەوەشی ئەوە نەکردووە و توێتی مادەم ئەمە بۆ عێراقی فیدراڵە بە ئەم جارە من هەر ئەم دەرفەتە بەم دەرفەتەکە یاوەتەوە بەس ئێمە بێ لەوە تێ بگەین ئەبێ یەکەم جار خۆمان لەگەڵ یەکتری ڕێبکەوین ئێمە ئەگەر هەر یەکێکمان بەجیا بچین بۆ بەغدا لەگەڵ هەر لایەک ڕێبکەوین سەرکەوتو نابین چونکە کورد ئێستا بە کۆتاکانیشەوە بە هەموو لاکانەوە بە هەوەی 63 کورسی ئەگەر هەبیانەی بێ لە چەند لە 329 ئەگەر تۆ 63 نەبێ سەدیش هەبێ هەر سەدەکەش هی لایەنێک بێ هیچ ناتوانێت هیچی پێ بکە ئەگەر تەنیا بنەماکە کورسی و دەنگان و ژماری دەنگەکان بێت چکە تۆ 329 ئەندامەدەیە ناکەیت هەیەک لەسەر سێ هەموو شتێک بە زۆرینە ئەبەن بەڕێوە کەواتە تۆ جارێ لێرە ئەبێ ناوماڵی خۆت ڕێخی بەداخەوە لێرە لایەنە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکان بۆ نمونە لایەک تەنیا دەنگێکی لە لایەکی تر گرنگ زیاتر بێ خۆی بە براوە ئازانێ ئەم بۆ منافەسەی ئەو هاتووە ئەم نهاتۆ لە عێراقیۆنەکان لە ناو خۆیان هەردوو دەسەڵاتدارەکەش پارتیە لە یەکێتی زیاتر بێ یەکێتی لە پارتی زیاتر بێ ئیسلامیەکان ئەگەر لایەکیان لە لایەکیان دەنگێکی زیاتر بێ پێی وایە براوەیە بۆن من ڕەوتەکانی تر ئەگەر دەنگێکیان لێکی تریان زیاتر بێ ئەمە براوە نییە بە نەتیجە ئەبێ کۆمەلگاکە براوە بێ دیموکراسی براوە بێ کە دۆڕاوە چونکە پێ دەڵێم ئێمە لە باشترین حاڵەتە 63 کورسیمانە بێ بەم پەرتەوازیی خۆمان 63کەش یەک نییە ئەگەر یەکیش بین هەمووی یەک لاش بێ 100 دانەش بێ هەر هیچمان پێ ناکرێ چ جای ئەوەی کە ئیستا ماڵێکی لێکترازاوین بۆیە من داوا ئەەکەم ئەم لایەنانە ئەویان لە بەرچاو بێ کە خەڵک ئەم لایەنە سیاسیانی هەڵبژاردووە بۆ ئەوی هەڵبژاردوون بۆ یەکخستن بۆ ڕێخستن بۆ گەشەکردن بۆ سەرکەوتنی هەڵبژاردوون ویستێتی کورد سەرکەوێ لە ناو کووردا ویستێتی پێکاتی جیاجیا هەبێ بۆی گزارشتێکی ڕاست بکە بۆی نوێنەراتێکی باش بکرێ ئەبێ ئەم تیمە بەهێز بکرێ پتەو بکرێ یەک بخرێ ئەجەندایەکی هاوبەشی هەبێ بۆی بتوانێت کارەکانی باشە بەڕێز دکتۆر ئێستا لە سلێمانی تێگەیشتێکەیە کاڵێن پارتی دموکراتی کوردستان ئەوێ سلێمانی بشێنێ مێدیاکانی ڕاست پاردۆ سلێمانی بشێنێ پارتی دموکراتی کوردستانیش لە ڕۆژانی ڕابردوو تەنانەت لە زاری پارێزگاری هەولێرەوەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەم ڕۆژەوەڵێ ئەنەوێ هەولێر و ئاژاوە لە هەولێر دروستکەن و بە مێدیاکانی ڕاست پاردەوە چه ئیباتەوە کەس نایباتەوە هەموو لایەگەی دۆڕە گریمان ئەوان توانێت سلێمانی بشێنن یانی چێتی توانی هەولێر بشێنێ کە واک بە گریمانەی دای بنێت ئەخشکان چییە ئیرادەی یەک کەسێ بۆ ناشکێنرێ خەڵک لە زیندانا بووە هەڵواسراوە براوەتە بەر پەتی سێدارە و توێتی پێڵاوەکەم لەسەریەوە بەرزترە ئیرادەی ئینسانی ناشکەی جا ئیرادەی نەتەوەیەک نیشتیمانی شارێکی وەکو سلێمانی واکو هەولێر کە عمقێکی مێژویی هەیە کە هەو ئێزانە چەند خۆیان بە بەهێز بزانن ئیرادە و هێز وورە و بوریان لەوان وەرگرتەوە خۆ ئەوان چێنە گەرمیلەتەکە لەگەڵیان نەبێ نابێ ئێمە خەریکی ئەوە بین وەگرەوەکە نابێ ئەوە بێ ئێمە ئەبێ ئیستا سەردەمی ئەوەیە ئەم سەدە تازەیە کورد سەرخەین
و بە ناخێری گیانمان سەرڕمەکە ئێمەین لەبەرەوەی ئێمە پێشتر گەشتوین بە حکومڕانی و ئازادی و دیموکراسی. باکوور چاوی لە ئێمەیە، ڕۆژاوا چاوی لە ئێمەیە، ڕۆژەڵات چاوی لە ئێمەیە، ڕەوەندی کوردی چاوی لە ئێمەیە. ئەو هێزانەی تازە دروستە بن چاویان لەو مۆدلی حکومڕانیەکە هەیە. بۆیە سەرکەوتن ئەوە نیە ئێمە لایەکمان پشکێنین. هەر کەسێکمان یەکێکمان پشکێنین ئێسکە پەیکەری یەکتری ئەشکێنین. ئێمە بەڕاستی بەیەکەوە بەهێزین. بە دەرلەوە ئێمە بەهێز نین. بۆیە ئەوگەر لایەنی لە قەدارەکەنی لە ژێر قاچی خۆت ئێمە ئێستا ئەوان خەریکن لە قەدارەکەی ژێرپەی خۆیانە بڕنەوە، مەجموعەیەکیش خەریکن بە لەمەکەمان لە ژێرەوە کوونەکەن کە خۆشیان تایە سەرنشینن. بۆیە ئێمە بەڕاستی ئەگەر لایەک وا ئەکا، من لێرەوە داوا ئەەکەم، ئەگەر لایەک وا ئەکا بالایەکی تروانەکە، بالایەکەی تر بە میتۆدێکی عەقڵانی ئیش بکە، کار لەسەر ژیری و لۆژیک بکە، کار لەسەر لۆژیکی هێز نەکەین، لەسەر هێزی لۆژیک بکەین. ئەگەر لایەک لەسەر لۆژیکی هێز ئیشەکە، با ئێمە لەسەر هێزی لۆژیک ئیش بکەین. بزانین تۆ ئەتەوێ کورد بەرەو کوێ بەری، کورد بە کوێ بگەێنی. سەیری نمونەی یەکێکی وەکو بەڕێز باخچەلیکە کە ئۆپۆزیسیۆن لە هەڵبژاردنە کوێ پاڵ داد و گەشە پێدان، بەڵام هات مەرجێکی دانا کابێ پرۆسەی ئاشتی پێشکەوێ. لە کاتێکە ئەمە بۆ کورد باشە و بۆ تورکیاش باشە و بۆ دنیا و بۆ ناوچەکەش باشە. خەمی وڵاتەکەی خۆیەتی باخچەلی بە تەنیا نەیەتوانی لە تەمەنی خۆیان ئامانجێکی وا بەدی بێنێ ببینێ بەو کورسیانەی هێنێ، بەڵام بەو کەمەی هەی بوو خستێ سەر زۆرەکە و توانی کۆمەلگای تورکیا یەکخە بۆی هەمووی پێشوازی لە پرۆسەی ئاشتی بکە. ئێمە لێرە کەمەکانیش کە ئەرکی خۆیان نابینن، کەمەکان ڕائەوەستن بە دیارێکی توی پارتیەوە ڕێکەون، بەڵام دڵنیابن کە ئەوان ڕێکەوتن هیچی شەکیان بە ئێوە نامێنێ. ئەو کاتە دیسان ئەوانە بنەوە بە ئۆپۆزیسیۆنێکی تیش لە سڵح و لە وەعز و لەوانەش نەدەرەوە کە ئیستایکەن، لەواش نەدەرەوە کە نێوانگیری بکەن. دیسانەوە ئەڵێن ئەم حکومەتە لەم دوولایەنە پێگات و وای کرد و وای کرد. لە کاتێکا قسەکردن لەسەر ئەدای حکومی زۆر زۆر ئاسانە، بەڵام وەرە خۆت بیکە. من بیرم یەکێک نەوشیروان دایی مەیوت معارەزە کاری ئاسانترە لە دەسەڵات، لەبەرەوەی ئەڵێم جادەیە بۆ قیرتاو نەکرا، ئەوە نەئەڵێ، بەڵام وەرە خۆت لە حکومڕانیا بەو جادەیە قیرتاوکە. 1 کیلۆمەتر ئەگەر جادۆی نەم بنەکرابێ لەوە پێش با مستانداردە 1 کیلۆمەتر 1 میلیۆن دۆلاری تێچێ. باشە لە دۆخێکی ئاواهی ئەگەر تۆ جادەیەک بکەی 100 کیلۆمەتر بێ، چۆن بۆ مەکەی؟ زۆر ئاسانە بڵێ ئەم جادەیە لێرە بۆ ئەوێ بۆ ناکرێ. ئەمە ئەیڵیت ڕاستی شخصەکە و ڕەوا شخصەکە، بەڵام تەنیا قسەکە بەس نییە کە هیتە سەر جێبەجێکردن بارودۆخەکە لە سیستەمی حکومڕانی باسەکەم من. ئێمە قوربانی زۆر جار لەم بەرنامەی بەڕێستە وتومە، بەڵام گوێ ناگیرێ. ئێمە قوربانی هەڵەیەکی گەورین کە لە نوێکا کردومانە، دەسەڵاتدارێتیمان دروست کردووە، دەوڵەتداریمان دروست نەکردووە، هاوڵاتی بوونمان دروست نەکردووە، ئینتیمای حیزبی و مەزهبی و قەومی و دینی و عەشرەتگەری و تایفەگەریمان دروست کردووە. لاوازەکان حسابیان بۆ یاسا کردووە، دەسەڵاتدارەکان حسابیان بۆ دەستور و یاسا نەکردووە. لە جیاتی یاسا و دەستور لێکدانەوەی کەسی کەسە دەسەڵاتدارەکانی ناو هێزەکان لە جیاتی دادگا بیریان کردوێتەوە، لە جیاتی داواکاری گشتی، لە جیاتی چاودێری دارایی، لە چادی هەمومان بیریان کردوێتەوە. ئەمە ئەنجامێکی دامودەستگای کردەوە، دامودەستگای نادامەزراوەیی. یاسا کار ناکاتیان ناوەکو پێویست و ئەمە وای کردووە خزمەتگوزاریەکان خەڵک حکومڕانیەکە خۆشی ببێ بە قوربانی ئەو ملبلانیانە. لە دەسەڵاتداریە ئەوەی هێز و پارەی بەدەستەوەیە حکومەکە. بەداخەوە عێراقیش کە ئازاد بوو هەمان مۆدێلی هەڵی ئێمەیان دووبارە کردەوە. ئێستا ئەوان هەنگاوێ لە پێشێمەوەن، ئەوان دەسەڵاتدارەکانیان تەنیا هێز و پارەیان هەیە. لە کوردستان دەسەڵاتدارەکان ئێمە هێز و پارە و جوگرافیاشیان هەیە، ئەمن و عسکەر و معلومات و عیلاقات و دیبلۆماسیەتیشیان بەدەستەوەیە، مەرز و گومرگ و مەتار و زانکۆ و کایی گشتی و بازاریشیان بەدەستەوەیە. حکوومەت چاوی لە دەستی ئەوانە، نەک ئەوان چاویان لە دەستی حکوومەت بێ. ئەمان نابێ ڕاستکەینەوە. لەگەڵەوە شاهاتوین جیاوازێکی چینایەتی گەورەمان هێناوەتەکایەوە کە هەموو دنیا هەوڵی کەمکردنەوەی بە سەرمایەداریشەوە، هەوڵی کەمکردنەوەی ئەو جیاوازی چینایەتی ئەیە لە هەمووی مەترسیدارتر. ئێمە نەهاتوین لەگەڵ عێراقا کەیسا سەرۆکایەتی کۆماری عێراقیش لە لای کوردە، عێراقی فدرال لای کوردە، نەخشە ڕێگایەک دانین، هەر هاتوین لەو تەوافق و لەو تەزامن و لەو سازان و هاوسەنگی و هاوبەشیە نەهاتوین شتێکی کۆنکرێتی بکەین. ئێستا تۆ سێری چینکە. چین پێوترێ مەبدەئی بنەمای یەک دەوڵەت و دوو سیستەم. لە ئەم کۆنگرەی تازەیەشیانە هی کۆمیتەی بیستەم کە هەفتەی داهات و ڕابردوو تەواو بوو جەختیان لەسەر کردەوە. ئەمە چییە؟ ماکاو لەگەڵ هۆنگ کۆنگ هاتوونەتە لە 1970 و 1990 هاتوونەتەوە سەر چین. نیزامەکانیان سەرمایەداریە،
سۆشیالیستی نییەوەکو ئەو باشە چین قوبوڵی کردووە ئەڵێ ئێمە یەک دەوڵەتەکەمان یەک دەوڵەتە خارجی و دیفاع لە پێجینە لە پەکینە بەڵام ئەماناتوان سیستەمی ئابووری سربەخۆی خۆیانە بێ با هیچی لەوەی ئێمە نەچێ با سەرمایه‌داری بێ گرنگەوەیە ئێمان یەک مەبدەڵ و دوو سیستەمیان قوبوڵ کردووە بەڵام عێراق تا ئێستا یەک دەوڵەت و دوو سیستەم قوبوڵ ناکە ئێمەش لەبەرەوەی پێشەم عێراقە تازەیە خۆمان بە دەوڵەت و بەکییان زانیوە ئێمەش پێمان قوبوڵ ناکرێ بووین بە دوو جسمی غەریب بە یەکتری بێ عەقڵێک بێت ئەمە ڕێکخا تەجروبە هەیە یعنی ساوەی چین بۆ ئێمە زۆر سەرکەوتووە باڵێ بەڕێز دکتۆر یەکێتی و پارتی لەسەر پێکەنانی حکوومەت زۆر کۆبوونەوەکرا لە ڕۆژانی پێش بانگشەی هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق وتیان لەسەر نەخشە ڕێک بە تەواوی گەیشتنوێتە نەتیجە ئەم نەخشە ڕێ ئەتوانێت چی بکات لە ماوەی ڕابردە ڕەنگە جەنابەت نەتێوە برینەکان بکولێنیتەوە بەڵام بەڕاستی کەم و کورتیەکان ئاشکرا بوون ینی جیاوازیەکە زۆر زۆری پێوە دیار بوو ئەبێ چ جۆرە حکومڕانیەک بێ ئەنجە دوای ئەو بۆشایانە لەسەر ئەم مەبدەئانە پڕکرێتەوە پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئێمە لەسەر یاسای یاریەکە ڕێکەوتوین ئەی کێشەمان چییە ئەگەر ئێمە لەسەر ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ڕێکەوتوین ئەگەر لەسەر پەیڕەوی حکومڕانی ڕێکەوتوین ئەگەر لەسەر کارنامەی حکومڕانی ڕێکەوتوین ئەگەر لەسەرەوە ڕێکەوتین حکومەت دەسەڵات گۆڕین بە دەوڵەت لەسەر ئەوە ڕێکەوتین کە هاوڵاتی بوون هەبێ کە سەروەری یاسا هەبێ کە دەوڵەتی یاسا هەبێ کە دادگا سربەخۆ بێ کە داهات یەک بێ کە سوپا یەک بێ کە ئاسایش یەک بێ کە زانیاری یەک بێ کە سنوورەکان یەک بن کە سیستەمی فڕۆکەخانەکان یەک بێ کە سیستەمی پەروەردە یەک بێ کە تۆ لەسەر ئەمانە کەشتە گرنگە جەوهریەکە ئەمانن تۆ ئەڵەی لەسەر ئەمانە ڕێکەوتوم کە تۆ لەسەر ئەمانە ڕێکەوتی بە بڕوای من هیچ گرنگ نییە ئیتر چ کارەکتەرێک لەم وڵاتە ئەهێنی ئەی خەیتە ناو ئەم سیستەمەوە لەبەر ئەوەی تۆ دیسپلینێکت داناوە بۆ ئیشەکە سکەیەکە دیاری کردووە ئەو کەسانە تەنیا بەیەک مەرجیانتیا بێ نابێ لەو سکەی دیاری کراوە دەربچن چونکە شەمە نەفرەکە وەرەگەڕێن وێرانیەکەن زەرەر لە هەمومانیان بەڵام ئێستا من گومانەکەم ئەوان لەسەر ئەوانە ڕێکەوت بن خۆ ئەگەر لەسەر ئەوانە ڕێکەوتون بۆچی ئەبێ لەسەر دابشکردنی پۆستەکان بەو ڕادەیە حکومەتێ بۆ ساڵێک و 2 مانگ دوا بخەن طبعاً ئازایەتی ئەمان نییە کە کەس قسە ناکە عێراق لەبەرەوەی خۆشی حکومەتەکەی دوا ئەکەوێ محکمە ئیتیحادی نەهات دەست پێشخەری بکات سابقەیەکی قانونی دروست کات ئەمان هەڵوەشێنێتەوە لەبەرەی دوایی خۆشی هەڵنەوەشێنێتەوە لەبەرەوە لەسەرمان وەستاوە یعنی ئەمە بە نمونە سیرکردن و بە باڵا سیرکردنی تەلەبە تەمەڵەکەیە هی تەلەبە زیرەکەکە نییە هەر ڕۆژێک بێت ئەمە بڕناکە ئەی تۆ چی بە متمانەی دەنگ دەرەڵی جارێکی تر خەڵک چۆن بێتەوە بۆ هەڵبژاردن جارێکی تر چۆن متمانە بە هەڵبژاردن دروست بێت طبعاً ئەمە هەر بۆ یەکێتی و پارتی ڕاست نییە بۆ هەموو لایەنەکان ڕاستە ئیستا لە کوردستان زۆرەکان حکوم ناکەن زۆرەکان ڕێناکەون بەس کێیەک لایەنەکاتەوە کەمەکان وەکو بەردی پارسەنگ بەڵام کەمەکان وەکو کاتی ئەنجومەنی پارێزگاکەی ئێمە بۆ دوو دەنگ کەس نەیەینێ تا لەگەڵەکێتی ڕێکەوتین ئێمە لەگەڵەکێتی ڕێکەوتین پێویستمان بە کەسی تر نییە دوو لەسەر سێ پێکێنین لەگەڵەوەشە زۆر جوامێرانەیەکێتی و گۆڕان هەموو ئەولایانیان بەشداری پێکرد بەوەشی کە یەک کورسی هەبوو چونکە ویستیان بۆ یەکێتی و گۆڕان لەسەر پەیڕەوێکی حکومڕانی ڕێکەوتە بوون نەک تەنیا لەسەر ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان بۆیە تا ئیساش خەڵگەیە گرتووە لە ئیدارەکەی منە پۆستی هەیە کۆمەڵە لە ئیدارەکەی من هەیەی هەیە زەحمەتکێشانە هەیەی هەیە شوعیە هەی بووە هەیە کۆمەڵی ئیسلامی بووە هەیەی تا ئەم دقەی کە من باسی بۆکەم بۆ تۆ بۆ لەبەرەی ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی منطقی بوو لۆژیکی بوو لەسەر بنەمای دامەزراوەیی بوو بەڵام ئەمەی کە ئیساکانتوانیان بەسەلەن ڕایکێشن بۆ یەکگرتو و ڕایکێشن بە هیچ جۆرێک مەسەلەن جەنابەت پارێزگار بووی گۆڕان بووی مەسەلەن من ئەتوانم خۆمە و شایەتێت بۆ بدەم نایکەمە هەموو کادرەکانی ئیدارەکەی من وابوون بە ئیستاشەوە کامێرەیەک بەرن ئێستا بۆ نمونە من قایمقامی ماوەت کۆمەڵە تام ئەخیرانی پێش و پێشخانە نشینبوونی قایمقامی قەراخ یەکگرتوو بوو هی شارە زۆر زەحمەت کێشانە هی قەڵاتزێک بەکر باعیس گۆڕانە باشە بڕۆن میدیا بچێت پرسیاریان لێ بکە هیچ کەسێکیان نەک من بۆ میتۆدەیشان نەکردووە جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی حکومەتی هەرێم جەنابی سەرۆک کۆماری عێراق جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتوونەتە پارێزگا لەگەڵ هەموویانە کۆبوونەوەیان کردووە نەیانتوانیوە بزانن کێکەیە بەوانەی یەکێتیشەوە بەوانەی پارتیشەوە نەیانتوانیوە بۆ چونکە
لەسەر بنەمای یاسا ئیشیان کردو بە ئێستاشەوە ئەگەر ئەم حکومڕانی ئێمەش وایە باشەگەر لە حکوومەتی شعوە هەبێت مەسەلەن تۆ مادامەکو جەناب دوتت لەسەر ڕاستکردنەوەی ڕێڕە و مەبدە و بنەمایەک هەیە دەوڵەتداریە گرفت هەیە چێوە زیری ناوخۆ بێ چێوە زیری پێشمەرگە بێ چێوە زیری دارایی بێ ئەگەر نیەتەکە زۆر بەرتەسک نەبێ من ئەڵێم دایم ئەوەی گەورەیە بە یەک شت متمانە دروست دەکاتەوە بە بەخشین جگە لە بەخشین متمانە دروست نابێتەوە تۆ بۆ ئەوی بتوانی لە مووقعیەتی بەرزی خۆتا بمێنیتەوە لە تۆ براویت پارتی دیموکراتی کوردستانی ستایەکەمە ئێمە ناڵین یەکەم نییە بە هیچ جۆرێ نە ئەو مافەمانەیە نە ئەو ناحەقێژەکەی بەڵام چاوەڕوانی لە یەکەم زۆرترە کۆمەڵە تەلەبەکە بتوانیان بەرز نییە ئەچن بۆ لای کێ ڕاوێژ و پرسیار و سەعیەکەن بۆ لای تەمەڵەکان بۆ لای یەکەمەکە کێ ئەبەخشێ هەبووەکە دەسەڵاتدارەکە ئەبێ ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی شتێکی زۆر گەورەتر لە یەکێتی و پارتی هەیە کیانەکەیە قەوارەکەیە خاک و خەڵکی کوردستانە ئێستا و ئایندەیەتی ئەبێ ئەمە قوربانی بۆ بی ڕاستە لەوانەیە لە ڕابردوو شام قوربانیە درابێ بەڵام ئەم قوربانیانە بۆ قوربانی هەتا ئەزەل تا بەشەر لەسەر زەوی ما بێ ئێمە بێ قوربانی بۆ حەزەتی ئیسماعیل بکەین دەی پێویستە بیرمانە خاتەوە هەر ڕۆژێ بیرمان چوویەوە ئینسانێکە زەرەرمان لە ئینسانێکیان نەفسێکمان شکانە بێ بگەڕینەوە بۆ لای قوربانیەک بۆی بیرمان کەوێتەوە زۆر قورسە زۆر قورسە بۆیە قوربانیدان لە کابینەیە قوربانیدان لە دوو کابینە لە بردنەوەیەک بەس نییە ئیسیدامەی ئەوێ ئێمە پێویستمان بە تەنمیەکی شامیلی مستەدامە پێویستمان بە متمانە بە خۆبوونە پێویستمان بەوەیە کە کابینەیەکمان هەبێ ئیعاز لە حیزبەکە وەرنەگرێ نوێنەرانی حیزب ئەبێ لە ڕێی پەرلەمانەوە ئێمە ئەنجومەنی پارێزگامان والێ کردبوو حیزب بە یەکێتی گۆڕانیشەوە لە ڕێی ئەنجومەنی پارێزگاوە کە حەقی خۆیانە بەرنامەکانیان داواکاریەکانیان داخوازیەکانیان ئەگەیان بە حکومەتی خۆجێیی نەک خۆیان دەخالت لە حکومەتی خۆجێیی بکەن من ئەم شایەتی ئەمەوە ئەو برادرانە حوت فراکسیۆنەکەی تیا بوو هەر ئێمە نەبووین ئێبێ پەرلەمان بێت ئەم نوێنەرایەتی خەڵکو و لایەنە سیاسیەکان کە دەنگدەری ئەوان دەنگی پیاون ئەجەنداکانە بە لەگەڵ حکومت لەگەڵ لایەنە سیاسیەکان دائنیشێ ئەڵێ ئەم وەزارەتە بە کەڵکی ئەوە نایە ئەم کارکتەرە لەم لایەنەبی بابەڕێوە لەبەر ئەوەی 1 2 3 4 بەڵام ئێمە ئەمەمان کردووە نەخێر ئێمە ئەمانەی ئەوانەیشی لە بەڕێوبەری قوتابخانەیەک دایانەنین بەرنامەی حیزبەکەی ئێمە بکەوە نازانم بەرنامەی حیزبەکەی ئێمە چییە نازانم یعنی خۆزگە من ئەمزانی یعنی ئیسا من ئەمزانی ئەم حیزبیان بۆ کوێمانە بە ئەمەی تریان بۆ کوێمانە بە بۆ ئەوی ئێمە لەگەڵ ئەمەیانە بڕۆین لەگەڵ ئەمەیانە نەڕۆین خاڵێکی تر هەیە کە بەیەکێتی و پارتی بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە بگەڕێنەوە دیسانەوە بۆ ئەو ڕاوێژانەی ڕایانی کاک نەوشیروان لە 1990 ئەویژەوەیە ئێمە ئەبێ وەکو بەریتانیا کۆنزەرڤاتیڤ و لەیبەر ئەبێ وەکو ئەمریکا جمهوری دیموکراتی ئەبێ هەوڵ بین دوو بەرە دروستکەین چونکە ئیستا زۆربوونی حیزبەکان وردە دیموکراسیەتەکە لە بینەبا بە ڕێژەیەک زۆربوونی فرەحیزبی هێزەیە بە دیموکراسی کە قەبارەکەی زۆر زیاری کرد و پڕ بوون لە دوکان پڕ بوو لەوەی خۆی یەکێک بێ بە پەرلەمانتار و ئیتر تەواو مقڕی هەیە نیەتی خەڵکی هەیە نیەتی ئیعلامی هەیە نیەتی خەڵکە بینە نایبینێ گرنگ نەبێ خەڵک بەکار بێنێ کارەساتەکە لەوەیە بۆیە ئێمە پێویستمان بەچی هەیە ئێستا بە ئەمری واقع بە لۆژیک پێویستمان بە دروستکردنی دوو بەرە هەیە بەرەیەکی نیشتیمانی من ناوم ناوە ئەمەشم لە لەندەن بە هەموو لایەنە سیاسیەکان وتووە بەرەیەکی دیموکراسی ئەگەر یەکێتی و پارتی قودرەتی ئەویان هەبێ دوو بەرە دروستکەن هێزەکان دابەش بن بەسەرەمانەیە هەردووکیان هێزی نیشتیمانین هەڵبژاردنێکی ڕەوا و ڕاستەکرێ بێ ساختەکاری و بێ نەخشە و بێ دیزاین کام لەمانە زۆرینەی هێنا بچێت حکومەت پێک بێنێ ئەوی تر ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆن تەواوکەری دەسەڵاتە ئۆپۆزیسیۆن ئەوە نییە بەڵام ئەمەکەی دروستە بێ ئەمە کاتێ دروستە بێ متمانە دروست بێ سەروەری یاسا بێ بۆ چونکە ئەزمونە لە ڕابردووە سەرکەوتوو نەبووە کاتێک یەکێک بێ بە دەسەڵاتدار ئەبێ بە حکومڕان هەموو ئەوانەی ترەکە بە تیرۆریست هەموو ئەوانەی تر فەرمانی دادگایان بۆ دەرەکە هەموو ئەوانەی تر لە دادگا تونگەکە دەرفەتی تعبیرکردن نایڵێ بارەگاکانت داخە سەرچاوە دارایەکانی وشکەکە کادیرەکانە نانبڕاوەکە هیچ قووەتێکە بۆ نایڵێتەوە دەوری ئۆپۆزیسیۆن بنی خۆت بنی بە خەڵکەکە ژەڵی دەبڕۆنەوە ئۆپۆزیسیۆنە دەبڕۆن بەلای ئۆپۆزیسیۆنەوە با ئیشتان بۆ بکە لە کاتێکە هەموو هێزێکی لە تۆ سەنوەتەوە بۆیە تاکە چارەسەری ئێمە ئەمەیە ئەگەر ئەمە نەکەین دنیا لەسەر ئێمە ناوەستێ دوێنێ نوێنەری ئەمریکا لە منتیقەکە بەڕوونی ئیڵێ بەڕاستی تا ئیسا لەسەر ئێمە وەستاون بەڵام ئیتر لەگەڵ لەسەر ئێمە ناوەستن چونکە دنیا ئابوووریەکەی خەریکە ئەبێ بە یەک ئابووری ئەمنەکەی خەریکە ئەبێ بە یەک ئەمن سەقامگیری و
گەشە کۆمەڵایەتەکەی تێکەڵ بووە ڕازی نابێ بەوەی ئەو تەجاوزە بەڕێز دکتۆر چۆن نەکرێ یعنی لەسەر چه ئەساسێکە توانندرێ ئەو تەجاوزە بکرێ بۆ نمونە قەیچێکە مەسەلەن بە کونیەت پاشی با هەندێک شت هەبێ مەسەلەن بڵێن با 3 مانگ محافظی دهۆک لە سلێمانی بێ 3 مانگ محافظی سلێمانی لە دهۆک بێ محافظی هەڵەبجە لە هەولێر بێ ینی چی تێدایە چی ئەبێ بەچی ینی من پێ دەڵێم تۆ بچی بۆ دهۆک ئەتوانین خەڵک بکەی بە گۆڕان مەسەلەن بڵێ وەرن محافظم داتانە مەزرێنم بۆ هیچ جۆرێ بەهێمەشی حکومت نییە علی تەتەر بێتە سلێمانی توانێت خەڵک ئیشی حکومت نییە ئەزانی ئێمە تێکەڵمان کردووە ئێمە تێکەڵمان کردووە ئەزانی دکتۆر علی دکتۆر طەلال ئەبوو غەزالە عەفوەن مقابلەیەکی گفتوگویەکە لەگەڵ جێمی کارتەر سەرۆکی ئەمریکا ئەوسایە پێڵێڵێت تۆ پیاوێکی دینداری پیاوێکی زۆر ئاکارت زۆر بەرزە پیاوێکی زۆر ئینسانی پیاوێکی زۆر شەفافی پیاوێکی کە چاوەڕوانی هەموو باشەکە لەکرێ بەڵام کۆمەڵی بڕیار لە سەردەمی تۆیە دەرچووە ئیمزا کراوە کە لە هی تۆ ناچێت کە تۆ کەسێکی وابیت بەڵام ئەوانە بکەی ئەڵێ ئێوە یەک عیبتانەیە ئێوە دەوڵەت بە شەخص تێگەن بە ئینسان تێگەن دەوڵەت دام و دەستگایە ئەو بڕیارانیەتە بەردەستی من ئیمزایان بکەم لە CIA لە وەزارەتە پەیوەندیدارەکان لە کۆنگرێس شەنوکە و کراوە من وەکو بەرزترین فەرمانبەری دام و دەستگای ڕەسمی و دەوڵەتی و دەستوری ئەمریکا ئیمزاکەمی بە ناوی شعبی ئەمریکیەوە خەمە سەر علاقەی بە خۆشەویستنی خۆم و حەزکردنی خۆم و ئارەزوی خۆم و هەڵوێستی خۆم و کاردانەوەی خۆم نییە هەڵوێستوڕا لە دام و دەستگای دەوڵەت نییە یاسا و ئەنزیمە و تعلیمات هەیە ئێمە زۆر غەڵەت لەمە تێگەشتین خەڵک بۆ گلەی لەم نەکا هەر شتێکە بێڵێ تۆ هەڵوێستە نەبوو کاکە هەڵوێستی من کە لەوێ هاتمە دەرەوە ئەبێ ببێ لە دەرەوەی دایرەکەمە بێت لە ناو دایرەکەمە یاسا ئەبێ گوانیوانت بیستۆتەوە کاڵن بۆ بەڵێ هەر کەسێک گیرێڵێت هەڵوێستە چی بوو کاکە کەسێک گیرێ شکاتی لێکە حاکمی تحقیق بانگێکە مرکزێکی پۆلیس ئەچێ بە دوایە حاکم بڕیاریاوە ئەگەر ئاسایش بێ ئاسایشی گەڵاڵە بووە ئەو ئەگەر من یاتوانم دوو شت بکەم یەکەم بە دوای کەیسەکەی بچم ناحەقی لێ نەکرێ دووهەم داوا لە لایەنەکان بکەم کە مامەڵەیەکی یاسایی لەگەڵ بکرێ من ناتوانم بکەم لایەنە حکومیەکان لایەنە تەنفیزیەکان بەڵێ من ناتوانم بڵێم نابێت ئەم کەسە بگیرێ نابێ ئەم کەسە وای لێ بکرێ بۆ چونکە یاساکان ڕێ بەبەنایەن جا ئەگەر ئەوە وابێ ئیتر کەواتەیە ئەنجومەنی وەزیرانمان بۆ چیە دەستگای یاساییشمان بۆ قەزامان بۆ چییە احترامی ڕێزی ئەو مەبدە حکومڕانیان نەتگرتەوە وەختێکە تۆ من زۆر بەوردی ئەمانم کردووە و ئەوەشی دەسەڵاتی خۆم بووە بەبێ ڕاوێژ بەوانی خوار خۆم نەم کردووە تۆ ناتوانانی لە ماوەی ئەمەش ساڵی مناوە 3 ساڵی ئەنجومەن نووسراوێ بێنیتە دەرەوە بەبێ ڕاوێژ و پەراوێزی شوێنی پەیوەندیدار جا فەرمانگە بوو بێ دادگا بوو بێ بەڕێوبەرایەتەکانی ناو پارێزگا بوو بێ قایمقامێ بوو بێ مدیر ناحیە بوو بێ لە پشتی ئەوە یەکیشمان دەسەڵاتم هەیە بەڵام نابێ من لەبەرەوەی دەسەڵاتم هەیە بە خراپ بەکاری بێنم بەڕێوبەرەتی پلانم هەیە ئەو پێم نەڵێم پرۆژەیە پێویستە بۆ شارە زوور من نایکەم ئەندازەم هەیە نەچێ شوێنەکە ببێنێ و دەرخستەکەم بۆ بکە من نایکەم دەرخستم بۆیت ئەوان چێکی نەکەنەوە منی شەکە ناکەم چاودێری داراییم هەیە خەزێنەم هەیە ئەبێ ئەوانە هەمووی بەڕێکاری خۆیان بڕۆ دکتۆر ئێستا دۆخی پارێزگای سلێمانی چۆنە ئێستا مەسەلەن لە ڕووی هەستێکی جم و جۆڵ و حرەکەیەک هەیە لە ئێستا لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەزانی دۆخی وەستاوە یان دۆخی سلێمانی لە دروستبوونیە وەکو شاری تازە ئەڵێم تا ئێستا دەسەڵاتەکەی لە ئیدارە خۆجیەکەی جیابووە لە سەردەمی میرەکانی بابانیشەوە تا ئەمڕۆوایە ئەمە یەکێکە بەڕاستی ئەبێ ئەمە چارەسەر بکرێ ئەبێ دەسەڵات و ئیدارە یەک بێت ئەگەر ئەم دوارە جیابوون تۆ ئەرک و بەرپرسیارەتیەکەوێتە سەر ئیدارە و حکومەتی خۆجیەتی بەڵام داهات و دەسەڵاتەکەوێتە لای هێزە دەسەڵاتدارەکان لێرە وایە لە هەولێری ژوایە لە بەغاژ وایە خۆ بەوازحی ئەمریکا ناڵێت بەڕێ سوودانی سەرۆکێکی زۆر باشە بەڵام دەسەڵاتەکانی لە لای دەسەڵاتدارەکانە لە هەولێری ژوایە لە سلێمانی ژوایە لێ ناشارمەوە ئەبێ مۆدلە چارەسەر بێ ئەبێ ئەو لایەنەی کە هەیە ئەگەر خواستی دەسەڵاتدارێتی هەیە بێتە ناو ئیدارە دەسەڵاتدارێتی بکە ئەبێ کەسەیەکەمەکان سەرۆکی وڵاتە بن ئەبێ کەسەیەکەمەکان پارێزگار بن ئەبێ کەسەیەکەمەکان وەزیر بن ئەبێ کەسەیەکەمەکان سەرۆکوەزیران بن کاکە وەکو بەریتانیا کاکە وەکو ئێران کاکە وەکو تورکیا ئێستا کێ سەرۆکی دادوگەشە پێدانە ئێردۆغانە ئێکێ سەرۆکیەوەی باخچەلیە ئێوانە لە حتا عێراق لێمە باشترە بۆ نمونە عێراق هەموو سەرۆکی کوتلە گەورەکان خۆیان یەن ئەبن باندامی پەرلەمان خۆیان ئەکەونەوە بەردەمی دەنگدەر بەڵام ئەوانەیە ئێمە نایەن ئەوانەی ئێمە دەخالە دەکەن جیاکاریەکەن
یەن یاریەکە لە هەموو خەڵکەکان تێگەیان دامی کۆمەڵێگەکەن بە تەنزیمە منەظەمەکەیان کۆمەڵێکی تر پەراوێز دەخەن ئەوەی ئەیباتەوە منەتی لێ نازانێ ئەوەشی دەرناچێ عاجزە بێ و پێی وایە گزی لێکراوە چونکە ئەگەر ئەو ڕێخستنە ئاراستەکراوە بۆ منیش ئاراستە بکرێ دەرەچم و ناژێڵێ خەڵکەکە خۆی شێبڕکێ بکە ئەوەی دڵخوازی خۆیەت هێڵی بژێرێ خەڵک ڕازیە تۆ کۆمەڵەکاندی دەری با سەر بەلایەنەکەی تۆ بن وازیان لێبێنە با خۆیان کەمپین بکەن با خۆیان بە خەڵکەکە بناسێنن کە تۆ دایانەنەی دوایی عاز لە تۆ وەرەگرن لە جاتی تۆ بیر ناکەنەوە بۆ تۆش بیر ناکەنەوە بە تۆ بیرەکەنەوە ئێمە برادێکی سلێمانی بەڕێوەبەرێکی گشتی قسێکی زۆر زۆر جوانی کرد ئەم لایەنە دەسەڵاتدارانی ئێمە نایانەوێ پیاوبی بە معنە شعبیەکەی ئەیانەوێ پیاویان بی ئەمە غەڵەتە دام و دەستگا بەمە دروست نابێ ئەبێ تۆ کارکتەرەکانی خاوەنی کەسێتی بن ئەبێ سەرکردەی حیز بێدانی شێڕاوێژ لە سەرکردایەتەکەی وەرگێ نەک بێت تەنیا ئەمریان بەسەرا بکە چونکە دوجار ئەمە بێ بە تیپێکی دۆڕاو چونکە ئەوانە هەر کەسێک لە ژینگەیەکەواتون هەر کەسێک هۆکارێکەیە بۆ بەو پۆستەی وەرگرتووە لە خۆی وەری نەگرتووە کابرا خەڵکی قەڵات زێە ئەبێ بۆ قەڵات زێک گوێ لەوە بگری خەڵکی کەرکووکە بۆ کەرکووک گوێ لەوە بگری هی هەڵەبجەیە بۆ هەڵەبجە گوێ لەوە بگری ئەگەر تۆ بەبێ ئەوەی ئەم شوێنانە دیبێ بەبێ ئەوەی تەونە کۆمەڵایەتیەکەیان بزانی بەبێ ئەوەی هەستیاری ناوچەکانیان بزانی هاتی لە ماتەداخولێ کرد کارەساتی گەورە ڕوئەیە چونکە ئەگەر تۆ لەو پێکاتە کۆمەڵایەتی و سیاسیت نەزانی دۆخی ئابووریت نەزانی دۆخی ژینگەی سیاسی ئەوێت نەزانی تووشی هەڵابی زۆر جار خوا نەکردە لەوانەیە تۆ سوکایەتی بە شتێ بکەی کە پیرۆزیەکی گەورەیە لای ئەوان لەوانەیە وشەیەک بەکاربێنی لێکەوتەکەی زۆر زۆر خراپ بکەوێتەوە لای ئەوان بۆیە بێ ئەمە بریابین بەڵام من پێ دەڵێم سلێمانی ڕۆحێکی زیندووە سلێمانی بە هیچ شتێ ناکەوێ سلێمانی ئەمڕۆم ئێوارەیە ئێمە ناوەندی ڕۆشنبیری ئەحمە دەردیمان کردوتەوە دکتۆر چۆمان هەردی کچی و دکتۆر ئاراس فەتاحی هاوسەری و بدەست پێشخەری خۆیان کردویانەتەوە نمونەیەکی زۆر زۆر جوانیان لەو بناری بەرانانە کردووە لە بەردەم ئەشکەوتی هەزار مێردا هی ئەوەی هەمومان شانازی پێوە بکەین لەم دۆخەیاوان هاتوون ئەمەیان کردووە ئێمە بەیانی لە دیدارێکی تری شانزە ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تۆنگتژی دژی ژنان بووین یعنی گوێ لەو خەڵکە بگرە لە چه ئاستێکی جوانە بیرەکاتەوە ئێمە ڕۆژانە دەوڵەتانە بینین سەردانیانەکەین خزمەت گوزاری شوێ بەردەوام هەمووی هەیە بەڵام کەنیە هەڵەکە لێرەوەیە ناکرێت تۆ لە هەولێرەوە بە من بڵێ بۆ ئەو شتەوانیە لەبەرەوەی تۆ بڕیار داوە حکوومەتی هەرێم لە هەولێر بێ تۆ تەنیا بەرپرسیار نیت لەوەی کە بڵێ من پێم وتون بە بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی حکوومەتی کوردستانم وتووە مانگێک پێش ئەوەی کابینەک پێک بێنێ لە ماڵی خۆیان وتومە تکایە ئەگەر ئەمە وەرگرت هەمووی وەرگرە ئەگەر وەرت نەگرت بە شێوە مەگرێت چونکە من لە جاتی وەزیرە دوو وەزیر مەبێ لە جایی سەرۆکی حکوومەتێ دوو سەرۆکی حکوومەت مەبێ لە جاتی لێپرساوێ دوو لێپرسراو مەبێ وە دوو ئاراستەکەش جیاوازە بەڵێ بەڵام بەقەت ساڵانی تر نییە ئێستا کاڵترە چونکە کادیرەکان لە حکوومەتە بەڕاستی و کادیرەکان لە حیزب ناکەن ئێمە گیانمان بەوەیە ئەگەر ئەوانی ژوایان بکردایە نەچووناتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان هەمووی ڕەنگ کردایە بە ڕەنگێک حکوومەتەکە ژوای لێ هاو بەڵام ئەمە سەرکەوتن نییە ناکرێت لە کاتی بانگەشەیە تۆ بڵێ سلێمانی جیاکەیتەوە تۆش ئەو لادێگەڵە جیاکەیتەوە و داهاتی شتێکەڵ نەکەی سوپاس ژێک نەخەی هەموو دنیا بە تۆڵێ سوپایەکخە بۆ یەکی ناخەی ئەتێ بۆ خۆتی بەکاربێنی تۆ زانیە گەرم سوپایەک بخرێت چەکداریەکان بە چەکێکە بتوانێت بەرگری لە کوردستانکە بەڵام کە یەکی ناخەی ئەزانی تەنیا ئێمە توانین نەوچەکانی پێمانە شەڕی ناوخۆی پێ بکەین ئەتوانین تەنیا یەکتری پێ بکوژین ئێمە چیمان هەیە ئەو هەموو خەڵکە لە سێکتەرە ئەمنی و سەربازیەکانان چەکەکانی دەستمان چی ئێمە تایارەمان هەیە F-16مان هەیە F-35مان هەیە ئێمە تۆپی دوورهاوێژمان هەیە ئێمە درۆنی پێشکەوتومان هەیە ئێمە هەلیکۆپتەرمان هەیە ئێمە دەبابەی زیرەکمان هەیە نەخێریمانە دەوڵەتی عێراق نایەڵێ خۆیشە لەو بە زمانی کۆرمۆرەوەیە دەوڵەتی عێراق ڕێی نایە کە دژە درۆن لەو شوێنانە دابرێ ئێ باشە بۆ نایەڵێت لەبەرەوەی دوایی ئەترسێ لە ململانی ناو خۆیان بەکاربهێنرێ بۆیە ئێمە ئەبێت جارێ ناوماڵی خۆمان ڕێکخین اینجا ئەم قسەیە بۆ سلێمانیش ڕاستە سلێمانی وزەیەکی گرنگە و سلێمانی با پێتان بڵێم سلێمانی وەکو ڕۆما وەکو بوخارێست وەکو ئەسکەندەریە وەکو بەغدا بە بڕیاری سیاسی دروستکراوە شارێکە لە ڕووی جۆپۆلەتیکیەوە شارێکی زۆر زۆر گرنگە لە سەردەمە کۆنەکانە کەوتۆتە خاڵی بەریەکەوتن و بەیەگەیشتنی ئیمپراتۆریەتی چینی مەزن لەگەڵ ئیمپراتۆریەتی قەیسەری ڕۆما باشە سلێمانی لە سەردەمی ترا کەوتۆتە بەردە خاڵی بەریەکەوتن و بەیەگەشتنی سەفەوی و عوسمانی اینجا دوایی وەرە بۆ قاجاری وەرە بۆ پەهلەوی تورکیای تازە و ئەمڕۆ شوێنێکی هەستیارە تۆ تەسەورەکەی لە 1969 لە سلێمانی تەلەگرافە بووە 1969 شوێنێکی هەستیارە شوێنێکە ئیستا ئێمە
لە ماوەی ئەم دە ڕۆژەیە من بەلایانی کەمەوە 12 باڵیۆز و کونسوڵم بینیوە باشە هاتوونەتە سلێمانی بەلای هەمویانەوە گرنگە بەلای چینیشەوە گرنگە بەلای ئەمریکاشەوە گرنگە بەلای رووسیاوە گرنگە بەلای بەریتانیاشەوە گرنگە بەلای تورکیاشەوە گرنگە بەلای ئێرانیشەوە گرنگە ئەی بۆ بەلای خۆمانەوە گرنگ نەبێ من سوود لە گەورەی هەولێر ببینم با سوود لە گەورەی دۆک ببینم با سوود لە گەورەی سلێمانی ببینم سەرکردەیەکمانەیە سەرکردەیەکە خەباتی کردو تێکۆشاوە با ئێمە نین بیبڕینەوە زانی چینیەکان چیان بێمەوت وتیان جیاوازی ئێمە و ئێوە یەکشتە ئێمە 1940 لە دەست یابانیەکان ڕزگارمان بووە لە 40 بۆ ئێستا ئەمەمان کردووە چیان کردووە هەموو دنیای سایی چینە ئەگەر چین لەوێژ نەبێ تۆ لەوەیت کاڵایەکی چین لە ماڵەکەی تۆیە بەرهەمێکی چینی لە ماڵەکەی تۆیە ئەمانە چیان کردووە ئەڵێ کە ئێمە یەک چینی هەڵاکات پێ خواردانێ 1 ملیار و 400 میلیۆن چینی بۆی ڕاستەکاتەوە ئێوە کە کەسێکی دەرکەوتو سەرکەوتوتانە بێ بە 50 میلیۆن کورد لێن بۆی بیخەنە خوارەوە ئێمە بێ واز لەو کللتوری یەکتر شکاند نەبێنین منەزانم ئەمە وەکوی بن خەلدونەڵە لە مقدیمەکەیە تەسیراتی ئەو هەموو ساڵە زۆرەی هەزاران ساڵی داگیرکاریە ئەو ئەڵێ هەر میلەتێکە زۆر لەژێر داگیرکاریە مایە و بەهاکان لە دەستەیە خۆی لە دەستەیە خۆی ونەکە خۆی بۆ نادۆزرێتەوە خۆی لە هەموو کەسێک بە کەمترە زانێ خۆی بە هەموو کەسێک لە بچووکترە زانێ بەڵام کە هاوخوێنەکەی خۆی هاوزمانەکەی خۆی هاوڕەگەزەکەی خۆی بینێ خۆی لێبێ بە کەڵەگا بەسەریەوە ئێمە ئێستا لەو دۆخەین بەڵام ئەمە ئەی بە ئەم قسەیە سەرکردەی سیاسی بی لە ئاستی دەوڵەتانە لەگەڵ سەرۆکی وڵاتانە گفتوگۆ بکەی بەڵام دیسانەوە بەو عەقڵیەتە نەوتوانی بێ ئەوە تێپەڕێنی هەر لە مقدیمەکەی ئیبن خەلدونابی نەهاتوی بۆ مەدخەلەکەی نەهاتوی بۆ کۆتاییەکەی و بۆ نهایەتەکەی زۆر باشە بەڕێز دکتۆر کەواتە ئێمە ئایندە ئەگەر ناوماڵی خۆمان ڕێخین سوپایە خێن بنەمایەکی جوان و ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لەسەری ڕێکەوین و بۆشایەکانی بە خەڵکی باش پڕکەینەوە داهاتوو بۆ ئێمە داهاتوو بۆ ئێمەیە داهاتووی ئەم سەدەی بیستویەکە بۆ کورد و بۆ نەتەوەیەکی تر لە ناوچەکەیە ئەو من بە دڵنیایی پێ دەڵێم سەدەی ڕابردوو سەدەی لە ناوبردنی ئەم دوانە بوو ئەم سەدەیە سەدەی ئەم دوانەیە سەدەی کووردە من پێ دەڵێم سەدەی کووردە بەڵامە بێ ئێمە هەبین مەرجە بە کوردە سەر هەرێمی کوردستان بوەستێ هەموو پارچەکانی تر لەسەر ئێمە وەستاون بەڵام بەڕاستی تا ئەخیر لەسەرمان ناوەستن خۆت بینی و تەیستا هەڵسوکەوتیان گۆڕاوە مامەڵی دیبلۆماسییان گۆڕاوە چونکە سەرکردەی پارچەکانی تری کوردستان باشتر لە سەرکردەکانی هەرێمی کوردستان بیرەکەنەوە باشتر بیرەکەنەوە ڕاستتر بیرەکەن لە مەسەلەی بەغدای ئەگەر یەک نەبین پەرترمانەکەن بێزارترمانەکەن بەخا ئەو کاتی کە بەهێزە بێ سروشتی وایە بە درێژایی مێژووی دروستبوونی عێراق لە 1920ەوە بەم شێوەیە بۆ لە 21ەوە تا ئێستا ئێمە حکومەتمان لە عێراق دروست کردوتەوە هەموو جارەکان لە 21ەوە تا ئێستا باشە هەمووشی خەڵکی سلێمانی تیا بۆ زانیاریت نەک هەر کوردستان بەڵام کە ئەم دەوڵەتە بەهێزە بێ یەکەم جار ڕوبەڕووی خۆمانە بەستێتەوە بەڵام ئێمە تەنیا ناکرێت بەرپرسیارەتەکان بخەینە سەر دەوڵەتی عێراق خۆمان ڕێخین ئێمە خۆمان یەکین یەک بەرنامەین نەخێر یەک ئامانجین نەخێر یەک استراتیژین نەخێر کە ئێمە لەتین ئەوانیش بەڕاستی تااقەت و حوسەڵەی مامەڵەکردنیان لەگەڵمانە نەماوە ئەزانی ڕۆژانە بێ ئەوان پێشوازی لەم لایەنانەی ئێمە بکەن اینجا ئیساش دوای دەنگدانی پەرلەمانەوە ئیشیان بە یەکێکیش هەیە ئەوان پەرلەمانتارێکیش کە یەکدانێ هەرەی بینن حیزبێکیش کە زۆرینەی کێناوە هەرەی بینن وردە ئەمانەکە ئەمان بینن خۆ نەسیحەتمان ناکەن بڵێن بڕۆن یەک بن چکە خوانیشمان ناوماڵی خۆیان ناوماڵی سونەوەکو سەردەمی جەناوی مامجەلال نەماوە سەردەمی ناوماڵی شیعەوەکو سەردەمی جەناوی مامجەلال نەماوە ئیدارەدانی عێراق ئیدارەدانێکی قورسە ئیداری جیاواز و ناکۆکەکانە بە هەموو کەسێک ناکرێ بە هەموو کەسێک نادرێ کەسی خۆی ئەوێت ئەمە نیە تەنیا تۆ پۆست بگریت و پۆست بێنیت و پۆست بی بە خەڵک ئەبێ بتوانێت ئیداری سراع بۆ بکە ئەبێ بتوانێت لەم بەرداشەی کە منتیقەکەی تێکەوتووە چین بە قووەتەوە تۆتە ناوچەکە ئەمریکا بە قووەتەوە تۆتە ناوچەکە تورکیا و ئێران بە قووەتەوە لێرن رووسیا و بەریتانیا و ئەوروپا بە قووەتەوە لێرن ئەی تۆ چیەکەی تۆ تەسەورەکەی یەکێتی و پارتی لەسەر ئاسی ئازەربایجان و ئەرمینیاشدا بەشبوون ئاخر کاکە تۆ حیلفی ناتۆی تۆ حیلفی وارشۆی تۆ کێی خۆت هاتووە ئەمیان لەگەڵ ئەرمینیا عیلاقەی باشاویان لەگەڵ ئازەربایجان بۆ لەبەرەی لە معسکەرەکەی پشتەوەیانە دابەشبوون با بە هیچ دەوڵەتێ داوای ئەمە لێ ئێمە نەکردووە هیچ باڵێز و قونسڵێک و ڕئیسی وڵاتێکەوەی کە بەترسەکە هەبێ مەترسەکە گەورەکە خۆمانی خۆمان زەمینەیەکمان ڕەخسانوە بۆ نمونە ئێماڵین غازی کۆرمۆر واوە ئێماڵین کەمینەکان واوە ئێمە ئەڵین ئاینەکانی تر واوە کە شتێ لەوانە قەومێ بێبەسەر ئێمە ئاهێنن چونکە ئەمە خۆ لە قانونی شادادوەرێکم جار بانکتەکە ئەڵێ کەس ڕەشەی لێ نەکردووی تو یەکسەر داڵغە دەچێ بۆی هەڕەشەی لێکردبی خۆ لەوانەیە و نەبێت من دڵنیا دەکەمەوە سەرەتای بەرنامەکە پێم وتی ئەمانی لە ماوەیە ڕوویاوە ئەوەی من زانیاریم هەبێ وە لە دەستگا زانیاریەکانم وەرگرت بێ
یەکێتی و پارتی نین بەڵام عیبەیەکێتی و پارتی ئەوەیە لە جیاتی بەتاو بە دوای دەسەکە بگەڕن یەکتری پێێتەوە مالبارەکەن باشە تۆ لێرە تاوانبارە شاریتەوە بەبێ ئەوەی بەخۆت بزانی تۆ بی بە تەزامونی لەگەڵەکەی بەبێ ئەوەی بەخۆت بتەوێ یا بزانی تۆ هاتووی بەزمی سلێمانی و هەولێرێنیتە ناوەوە کاکەوە تەواو بۆ بەزمە کورد ئەبێ بەرنامەی یەک بێ کورد ئەبێ بڕوات ئەبێ هەنگاوی گەورە بنێ ئەم لەتی و پەرتیە وای لێکرد لە لۆزانە بمانکەن بە تۆزی ناو بە خۆ دیسان نابێ عی بە جارێکی دوای 100 ساڵ بینەوە هەمان هەڵە دووبارەکەینەوە وڵات دکتۆر من ئەگەر بە مجاملە لێم وەرنەگری منەمەوێت لێرە شایەتێک بدەم مەسەلەن هیوادارم کۆی تایتڵی و بەرنمەیە ئەوە بە بەراوردکاری نەبێت لە بگەڵ شخصە بەڵام تێگەیشتن لە نێوە لە پارێزگارەکانە بەو شێوەیە بێ ئەو پارێزگاری سلێمانیە کە چل خولەکە باسی یەکریزیەکە باسی دەوڵەتداریەکە باسی خزمەتکردنی هەموو کوردستانەکە بەداخەوە هەندێک برادریش کە پارێزگارن برین قوڵەکەنەوە دەست خوێ ئەەکەن بەبرینە ئەمە بەڕاستی ینی هەموو کەسی بریندار کردو هەموو کەسی نیگەران کردووە منی وای سەرکەوتن بۆ خوازم لانی کەم ئەگەر وێ ڕێ ڕەخنانەی کە خۆش ئەیزانی لێتە گیرێ بەڵام ئەم زمانە ئارامیەکە بەخشێ ڕەنگە خەڵکێک هەبێ پارەی پێبێ بەڵام کە ئارامی ئەبێ پارەکەشی سەرف نەکە نانەکەشی بە باشی نەخوا بەڕێز دکتۆر منەگەمە کۆتایی بەرنامەکەم بەڵام ئەمە 2000 ئەوە هەرچەندە جواب بداوەتەوە بەڵام هیچ ئالوگۆڕێکێ بۆ پۆستی پارێزگاری سلێمانی و یان ئالوگۆڕ یان هیچ کەس داوای لێ کردووی واللهی کاتی گۆڕانکاریەکان 4 ساڵی تێپەڕاندووە بەڵەوەیە بەڵێ کاتێتی من 3 مانگ پێش 4 ساڵی یەکەمم بە فەرمی داوام کرد ئاگدار دوای ئەوە 2 جار بە فەرمی داوام کردەوە 3 جار و دەیان جار بە نافەرمی داوام کردەوە ئێستا لە لای لە ڕێی ئێوە داوا ئەەکەم بەڵێ من لەگەڵ گۆڕانکاریام من لەگەڵ ئەوەیان کە خوێنی تازە هێزی تازە هیچ کەسێک بەم نینەوتووە بەڵام من سوپاسی هەر کەسێکەکەم کە پێم بڵێ و سوپاسی ئەوە ئەەکەم کە گۆڕانکاریەکی ڕیشتەیی ڕاستەقینە بێتەکایەوە لەسەر بنەمای خزمەت و لەگەڵ ئەوەی ئەم دۆسیەمە دۆسیەکی تەنیا سیاسی نییە یاسایی و کاریێڕیشە پەیوەندی بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە هەیە بەڵام بەڕاستی من بە هەموو لایەنەکانم وتووە من لەسەر ئەوە نەوەستاوم من لەسەر ڕێکەوتی لایەنەکان وەستاوم لەسەر ئەوە ڕێوەستاوم کە ئەمڕۆ خەڵک ئەڵێ بۆ خۆت ئەوە ناکەیت بەڕێزان کەسێک لە مووقعێکی ئیداریە یەکسەر لە خۆیەوە ناتوانێت دابەزێ و خۆی وڵاتە خوارەوە و شوێنەکە بەجێ بێڵێ بەرپرسیارەتی هەیە نوێنەرایەتی هەیە تەمسیلی معنەوی هەیە لێپرسینەوەی قانونی هەیە ئەبێ کەسێک دیاری بکرێ من نامەوێت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش بێ کە یاساکاڵێ بۆ زانیاریت ڕەواترین پارێزگاری ستا منم لەبەرەوەی ئەندامی ئەنجومەن بووم چکە لەگەڵ تەجمیدکردنی پەرلەمانە و ئەنجومەنەکانە ئەوەشیان هەڵوەشانەوە هەموارە ئەبێ پارێزگار ئەندامی ئەنجومەنی پارێزگا بێ تاکە پارێزگار منم لە کوردستانە کە ئەندامی ئەنجومەنی پارێزگا بووم و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بووم و بە دەنگانی پارێزگا ئەنجومەن بووم بە پارێزگار بەڵام لەگەڵ ئەم هەموو ڕێکارە یاسایی و شەرعیەتانەیە یاساکەش پێمەڵێ ئەبێ بەردەوام بی تا پارێزگارێکی نوێت پارێزگارێکی نوێ لە ڕێی هەڵبژاردنەوەیەت من لەسەر ئەوەش ناوەستم چکە تا ئیستا دیاری نییە بەس بڕیارێکی سیاسی لە نێوان لایەنەکانە هەبێت یەک ئاگادارکردنەوە بۆ ئێمە بەسە کە دەستا و دەستەکەمان بە شێوەیەکی مەدەنیانە بکەین چۆن ئەو کاتە بە سوپاسەوە لەگەڵێکی نیشتیمانی کوردستان ئەم ڕێکەوتنەمان کرد سەقامگیریمان دروست کرد ووامان کرد کە ئێرە لە زۆر ئاشوب پارێزین کە بەڕاستی زۆر کەس بیریە چێتەوە لە چ دۆخێکا بووین ئەو ڕووداوانەشی لەم دوایان ڕویان ناوە پێمان ئەڵێن ئێوە بەڵێ ئێمە دەیان جار نەمانێشتۆ ڕووبن بە بەرپرسیارەتی ئەو خۆشەویستانەی کە ئیستا هەنوو هەموو کە زیان ناسێ خۆیان شایەتن بەڵام لەو کاتە شایە ئەمانتوانی بیکەین بەڵێ ئەمانتوانی بیکەین بەڵام هیچ گرنتێکمان نەبوو لەوەی لایە بە قسەی کردین لای دوو هەم لە کاردانەوەیە اینجا ئەوان بە قسەمان بکەن اینجا و کاتێمە دەستمان لە بنی هەمانەکە دەرەچوو بۆیە بۆ هەموو پرسیارێک من وەڵامی لۆژیکی خۆمم پێەیە و بەرپرسیارم لە هەر شتێ لەم شارەیە کە لە سەردەمی ئێمەیە بووە کە ئەو شتەی لای ئێمە بوو بێ دەسەڵاتمان بوو بێ دەسەڵاتەکەش نەبوو بێ وەکو ئینسان توانی بێتمان داکۆکی لێ بکەین داکۆکیمان لێ کردووە نەبێ دەنگ بووین نە خۆمان شاردۆتەوە بەڵام بەڕاستی ئەبێ ئاگاشمان لەوە بێ ئیستا بەرنمەیەکمان هەیە هەمومان بۆ برای بەڕێزم کاک سەرکەوت زەکی ئەمەی بە فەرمیش بە من ڕاگەیانوەکەوە بەرنامەی خۆشیانە ئێمە ئیستا دەستمان پێ کردو هیوادارمە بازنەیە گەورە بێ چۆن ڕۆمانیەکان لە دوای شاوشیسکۆ لەسەر هیچ شتێ ڕێناکەوتن 240 حیزب لە شوێنێکا کۆ بوونەوە هەر کەسێگەی بە شتێکیەوە دوای 48 ساعت لەسەریش ڕێنەکەوتن بە تەمەنێکیان ئەستاوتیان کاکە ئیستا ئێوە ئەمە ئەڵێن تۆ ئەوە ئەڵەی لەبەر چی ئەڵێوتی لەبەر ڕۆمانیا ئەی تۆ لەبەر ڕۆمانیا ئەی تۆ لەبەر ڕۆمانیا ئێ باشە ئێوتی کاکە واز لەوانی خۆتان بێنن لە پێناوی ڕۆمانیا بایەک بگرین
ڕۆمانیای تازە بۆ ڕۆمانیا ئێمەش هاتوین ئەڵین با لە پێناوی سلێمانیا با لە پێناوی ئاشتیا با لە پێناوی ئاسایشە لە پێناوی ئابووریا لە پێناوی کووردا لە پێناوی هەرێمی کوردستانە لە پێناوی خوێنی شەیدانە لەسەر یەکێ لەمانەیەک بگرین ئێمە ئامادەین و لێرەوە توانم لە جیاتی برای بەڕێزم کاک سەرکەوت زەکیش بڵێم کە بەڵێ ئێمە ئامادەین با سلێمانی یەکمان خا با کوردستان یەکمان خا با خوێنی شەیدان یەکمان خا با مێژوو ئێستا و ئایندە یەکمان خا زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەواڵە بوو بەکرد پارێزگاری سلێمانی سپاس بۆ بەشداریت لە پانۆراما بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان